بەڕێزان چەند ڕۆژێک لەمە بەرباسی کەمال وەرتێمان کرد کە کابرایە کە بەرپرسەشی با دیاری پاراستنە بەڕێوبەری باجی هەرێمە کەچی داوای قامەی سیاسی کردیە گوایە حزبەکەی ژانی مهدەت کردیە ئەوە لە هەر وڵاتشکە بە ئێستا جێی نەدەگیرا بە شعب دەرنەدەگرا یعنی ئەتو ئەگەر ئەتوو دەچێت دەرێ ئەی دەبێت ئەوەکە چێت تاوانەوەیم بزانم قامەکەش سیاسیشە بەس ئیتر ئیشی وا لە سەدەکە نێوێر بژیرێتەوە بەهەرحاڵ ئەوە خاڵک دوو یعنی خەڵکێک دەرێتە من ئەتوو باسی ئەوانە دەکەی بڕوا بکە بەردەوام ئەو شتە بم دەگوترێ پارتی تیمامیان پێدا هەیە پارتیە بەمنی گوتیەوە کاکە لە سەرمان بنووسە بەشکم ئاوڕەکمان لێ بدرێتەوە ئەمە قڕی چێ بکەم یعنی ئەمە دزی و گەندەڵی و کاری قێزەوەنی ئەو حزبانە بڵاو دەکەی ئەو حزب ئەوەندە سووکبی لەرقیمە بچی تیمامی پێ بدات یعنی یان ئەوەتە کاروان محەممەد سابیرە و لە چەندجەیەک باسی کردەوە لە قادرم برتەوە کاک خۆم تۆپانە ناکەیت من بۆ خۆم جارش کەش پێم گوتی بڕوا بکە برادرە گوتی نەرم بە لە پرسیارەکان بۆ ئەوی هەڵنێن ئەو هەموو مەسئولەی پارتی جاری کەشۆم کردیەوە نەوێرای هەر بگری جارش کەشۆ دەکەم با ڕووداوەک بێتە پێش بەهەرحاڵ بەڕێزان کۆمەڵێک هەواڵ لەسەر ئەوەی هاتیە کەمال وەرتێ یەک ئەوە لە وەرتێ بووە 10 ساڵێک لەمەوبەر گەنجەکی 14 لەو 15 ئەگە کچەکیان هەڵەیەکی بچووکی کردیە هەر زۆر بچووکە یعنی هەندێ نییە کا من هەر باسیش بکەم هیچ ئابڕوچوونیش نییە چووە بە دەستی خۆی کەپووی بڕیە لوتی بڕیە لوت ئتخوا ئینس ئەو تەڵەبەی قوتابخانەی بارزانیە بڕۆن لە وەرتێ بزانن لوتی گەنجێکی 13 ساڵی بڕیەیاننا بەچە خۆی کەسی شێرا قسە کە لۆ لە کادرێکی پاراستنە ئەسە شتێکی زۆر بچووش دوو ژنەکەی دەوام ناکات لە قوتابخانەی دیاریە دەوام ناکات بەقەیف خۆی سەفەر و ئەوە دەکات جێگرەکانی مدیرەیەک کە پارتیشی ئەوەیە خەڵکی ئاوارەشە ناوی زەمیلە عەلی ڕەزایە ینی ئاوارەکانی سلێمانیە هەموو دەسەڵاتەشە دەوام دەکات دەوام ناکات یان دێتە دەوام های لایف دەستە ژۆرێ ناسە ژۆری دەرسی دەرێ دەرسی نارێ وەکو ئاغایەک دەبی گلەییان کردیە ڕەخنەیان گرتیە لە گەرمەی ئیمتیحاناتی پازەڕشتە ئیتالیا گولەییان کردیە ڕەخنەیان گرتیە نازانم وتیان نابی ئەو نائەدالەتیە مامۆسایەکان ئەوەیان کردیە دوو جێگیر مدیری دەرکردیە دەریان کردیە لەبەر ئەوەی گوتی لە بۆتانیەتە دەخڵکەی چیە ژنی بەرپرسەکە تخوا ئەوە حکومڕانیە قەشمەریخانەیە ئەو جێگرەکانی یەک ناوی شیرانی ئیبراهیمە یەک ناوی نەسرین فەقێ عەبدوڵڵایە یەکەش گوتی هەتا من دەرنەکرایمەوە شیوانە بە عزت نەفسەوە بڕۆن ڕەیس ئازاد بەهەرحاڵ ئەوە حکومڕانی ئەوەیە بەڕێزان من دەمەوێتان پێ بڵێم ڕۆشنبیر و چالاکوانی کورد ئەبێ قسە زۆر نەکا کرداریشمان هەبی یعنی من بە خۆم ئەو ماوەیەک زۆر ئەوە دەکەم لە هەندێک شت بێتاقەتم کەم بکەم چالاکیم کردێ بەس بەردەوام چالاکی شتی مەیدانی شتی قانونی دیداری ڕۆژ ئەوەیە ناکری هاتوو ئێمە بەس بینێن ڕێ بدەین دەبی وابی بە خۆشمان هیچمان پێ نەکری هەر قسە بکەین پێشنیاز بدەین دەبی دوابی خەڵک وابی ئەو وابی کاکە شەرم ینی بەجددی هەندێک حاڵەت هەیە من لەناو ڕۆشنبیر و چالاکوان و خەڵک دەبینم هەر یەکەستا مایکەکەی دەگری تووڕە دەبی دەرەوەی ڕسوا دەکەم کورە بابەتە بڕفشەکار تو چیت ینی هەر یەکەمانە سنوورشی دیاری کرا ئەومانەیە دوو تخوا شەرم ناکەن هەیە یعنی دەیان کێشە دێتەکنە من بابم ژیرە برام کوژرایە زەویمان لێ داگیر کرایە ئەو دەوڵەمەندە ئەومان لەو تەواو ناکە بڕوا بکەی وایە دەرە 600 ماڵین ئەی هەوەرێکیان جورئەتیان نییە دەرێ ئەتوو بڕۆ لە ئەوروپای شەڕەکەمان لەو بکە ئەمە لە پشتەوە سیر کرد دەبین یعنی کاکە چی خۆم ینی قسە کەرامەتتان هەبی لە هەندێ نەڕەوشەکە بەو دەرەجە خەتەرە دەچێ دەگیرێن ئێتڕاڵەیە تۆ لەسەر مافی خۆت ئامادە نەبی دوو شەقت لێ بدرێ دوو ڕۆژ بژیرێ ئەمن لە ئەوروپای بێم شەڕ لە بۆ بکەم شەرم لە خۆت ناگەی و ئەمە بێکەزین و ئەمە لە ئەوروپای لێمان نەدرا هەوڵی کوشتنمان نەدرا مزایقەمان ناکرێ تەوەڵە دەگیرێن ئیکاچ خۆم ئەتو لە حقوق خۆت نەگشتی بەجوابنە شەرم لە خۆتان بکەن هەندە شتەیە کاکە وەرن بیکە ئەمەش دەستان دەگەێت هەمومان دەوی دەست دەگەیەک بگرین بەهەرحاڵ لەو ڕوانگەوە کەمال وەرتێ ئەمە چوینە پۆلیس ئەم بۆ خۆم مەیلم لۆیان نردیە کە وەکو وعدمدا
مایلم لەو پۆلیسی ئەو شارە ناردێ کە لەیتی و خەڵکیشمان ڕەوانی ئەو داوا کرد وتی کاکە با بە خۆیان بێن ئەمە پەیمانیان پێدەدەین دۆستەکەی دەکەینەوە بە دوواچوونی جددی دەکەن بە تایبەتی کەوانە ڕۆژنامەنووسن بابێن ئەمە کەیسەکەی دەجوڵێنین بۆیە دڵنیا بە کەمال وەرتی ئەو ئیقامەت لە ئێلغا دەکەینەوە ئیقامەی سیاسی چی لەوێن دەریش هەزار بەڵگە لەسەرەتەیە بەڕێزان هەموو ئەو بەرپرسانەی کە جەوازی سیاسیان هەیە کە تەقدیمی ئیقامەیان کردی ئەکرێت ئەگەر پێش دەڕقم هەیە لای ئێمە یان ئەدرێس و ناویان بزانی شکایەتیان لێ بکەن کو دەکرێت ئەوان های لاو لە حکوومەت لە بەشدار دێتە ئێرە دەرێ وەڵام ژیانم مهددە لە کوردستان هەر هەموو کادرێکی پارتیوێتی چۆن شەرم لە خۆی ناگات دێتە ئێرە دەست بە درۆیان دەکە ئیقامەم بدرێت و ژیانم مهددە وایە و کەچی لێرە دیفاع لە پارتیوێتی دەکە ئەی کاچ خۆم ئەگە مادام ئەو حکومڕانیت بێ باشە بڕۆوێن دەر چ دەکەی ئێرە لەو خەڵکی ئۆپۆزیسیۆنە ئیقامە لەو خەڵکەکە کە ژیانی مهددەدا بەهەرحاڵ لەو ڕوانگەوە ئێمە بەردەوام دەبین سکاڵا دەکەین بە پێی ئەو بەڵگانەی ئەوەبی دڵنیا بە کەمالوەرتی نەک هیچ شەمەلەگەرت نییە بەس ناکرێت کاچ خۆم ئەتو جەلادی باس کۆکردنەوە بی کادرێکی دیاری پاراسن بی بێ لێرەش داوای ئیقامەی سیاسی بکەین شکایەت لێم کردی و لەگە برادری تریش دەچین دە 15 ڕۆژی تر پۆلیس مەوعیدمان لەوالۆ دادەنێ ئەچین سکاڵات لەسەر تۆمار دەکەین بە بەڵگەش کە ئەتو لە ماوەی ئەو 4 ساڵەی کە ئیقامات ئەدە 2023 ئەوەی کردی ئەو 2 ساڵە بەڕێزان لەو 2 ساڵەی ئەوەی کردیە کەچی هەموو دەوامی کردی لە کوردستان جار بەزار و سەفرۆسیع و پێجم ئەو شەموو یەکشەم دێتەوە ئێرە ئەو ڕێگایە لێ دەبڕین و ڕوبەڕووی سزا دەکەین نەکەر کەمالوەرتی جعفەر ئیمێکیشە بە هەمان شێوە بە هەمان شێوە هەموو بەرپرسانەی کە دڵنیام جعفەریش بە هەمان شێوەی کردی با جوازت شێبی ئەمە دەیکەین لەو ئایندە ئەو بە کەڵک دێ بەڕێزان من چەندین یعنی جعفەری میچوتێنەکە هات ئەوە لەگە دەکەم جعفەری میشی جوازی عێراقەکەتم لە دەستا وەچی ئەوەنەی پێشووتر وەکو نەزاتی عەلیفاتم وەکو هەرێمی کەمال ئاغای وەکو کەمالوەرتی کونەک پەیداوە لۆم دەنێری لە هەموو شوێنش هەر دێتن دی 600 چاردەی عێراق دەکات سویدەکەشت 4 ڕقەمی ئەخیری پێشنومەرەکە لۆ دەخینمەوە موالیدت 53 ئەویت کە نارێم زائیدە 95 باشە جعفەری میچی شکایەت لێکەین دڵنیام تەقدیمی ئیقامەی سیاسیت کردیە بەهەرحاڵ هاوڕێیان ڕۆشنبیر و خەڵکی کورد دەبی هەر قسە نەکە وەقەت دەنجی ئۆپۆزیسیۆن شتی کۆنکرێت بکە لەو ئەوروپای مەجال هەیە سکاڵەیان لێ بکەی حتا سوکایەت ینی هێلکە باران و ڕخنیان لێ بگرێ ئەو مەسرور هاتیە براکەم ئەمە توزانە چێ بیگرین هێ من هەورامی دێ و بە دزی و دەگەڕێتەوە ئەمە چ بکەین کە دەڕۆتە ئەو دەڵێ ئەمن لێرەمە با ئێمە ئەگادار بین بەهەرحاڵ ئیشی هەموومانە پێکەوە سکاڵا لەسەر بەرپرسانە بکەین ئەوروپایان لێ تاڵ بکەین و بواریان نەدەین بێن لێرە هایلای ڤژ چ بە ئیقامە چ بە سەردان ئەوە ئیشی دەنجی ئۆپۆزیسیۆنە ئەگەر کەرامەتی هەبی ئەگەر جورئەتی هەبی ئەگەنا بەس لە ماڵ دابگیش و پێشنیاز بدەی شەرمەزاریە ئەمە منداڵمان نییە خزممان نییە حەزمان لێ نییە بچینەوە بەس ئەگەر قسەکمان کردەبی بای هەندێک کەرامەتیشمان هەبێکی کاک مەسعود گوتەنی کەرامەت لەسەروی هەموو شتێکەوەیە نەک هەربەی پێشنیاز بدەی بڵێ وا بکە کاتش خۆش